بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری نوێی کۆماری ئیسلامی ئێران لە پەرلەمانی وڵاتەکەی سوێندی یاسایی خوارد بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە نوێنەرانی وڵاتانی جیهان. دوای سوێند خواردنی سەرۆک کۆماری نوێی ئێران وتارێکی پێشکەش کرد و لەبارەی سیاسەتی ناوخۆیی کابینەکەی لە ئاسی ناوخۆ هەروەها هەرێمایەتی و نێودوڵەتیش. سەرۆک کۆماری نوێی ئێران ئاماژەی بۆ کرد لە سەراسی ناوخۆ کار دەکەن بۆ بێزکردنی ئابووری و هەروەها بەرپاکردنی شەفافیەت و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. هەروەها ئاماژەشی بۆ کرد دەبێت گەمارۆکانی سەروڵاتەکەی هەڵ بگیرێت و بەرنامەی ئەتۆمی وڵاتەکەشی بۆ مەبەستی ئاشتی خوازانەیە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دەست بەکاربوونی سەرۆکی نوێی ئێران هەروەها کاریگەریەکان لەسەر ناوخۆی ئێران و عێراق و ناوچەکەش دەکەین لەگەڵ مامێ. بسم الله الرحمن الرحیم. من به عنوان رئیس جمهور در پیشگاه قرآن کریم سەرۆک کۆماری نوێی ئێران بە ئامادەبوونی 115 بەرپرسی فەرمی وڵاتانی جیهان لە پەرلەمانی وڵاتەکەی سوێندی یاسایی خوارد. بر عهده گرفته‌ام. دوای سوێند خواردنی ئیبراهیم ڕەیسی وەگەشتەبین سەرۆک کۆماری ئێران وتارێکی پێشکەش کرد و تیشکی خستە سەر سیاسەتی ناوخۆیی و دەرەکی کابینەکەی و خود را وقف خدمت به مردم لەبارەی ناوخۆی ئێرانەوە سەرۆک کۆماری نوێ ڕایگەیاند خزمەتکاری 8 ملیۆن کەس دەبێت کار بۆ بەرپاکردنی شەفافیەت بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەهێزکردنی ئابووری و دراوی وڵات دەکات و پشتیوانیش لە بەرهەمی ناوخۆ و خودبژێوی دەکات. از تحریم‌های ناجوانمردانه اقتصادی ئیبراهیم ڕەیسی وتیشی کابینەکەی لە هەموو ڕنگ و پێگاتەکان پێک دێت و لە ماوەی یاسایی خۆیدا پێشکەشی پەرلەمانی دەکات. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا سەرۆک کۆماری نوێی ئێران ئاماژەی بەوە کرد زوڵم و تاوان گەر لە ئەوروپا و ئەمریکا بێت یان لە ئەفریقا و یەمەن و سووریا بۆ ئەوان جیاوازی نییە و دژی دەوەستنەوە. لەبارەی سزا و گەمارۆکانی سەر وڵاتەکەشی لەلایەن ئەمریکاوە ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری نوێی ئێران وتی گەمارۆکان دژی میلەتی ئێران دەبێ هەڵوەشێنرێتەوە. پشتیوانی لە هەر هەوڵێکی دیبلۆماسیش لەو بارەیەوە دەکرێت. هاوکات ئیبراهیم ڕەیسی لەبارەی بەرنامەی ئەتۆمیشەوە قسەی کرد و وتی بەرنامەی ئەتۆمی ئێران ئاشتی خوازانەیە و ئەو جۆرەچەکە هیچ پێگەیەکی لە استراتیژی بەرگری ئێراندا نییە. سلاح هیچ جایگاهی در استراتژی دفاعی جمهوری اسلامی ندارد. دەربارەی دەزوەردانی وڵاتانی زلهێزیش لە کاروباری خۆرهەڵاتی ناوەڕاست سەرۆک کۆماری نوێی ئێران جەختی لەوە کردەوە. هێزی وڵاتەکەی سەرچاوەی دابینکردنی ئاسایشە و دەزوەردانی وڵاتانی بێگانەش لە ناوچەکەدا کێشەکان قوڵتر دەکەن. بە پێی ئاژانسی فەرمی هەواڵی ئێران لە کاتی سوێند خواردنی ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری نوێی ئێران 265 کەس لە 150 وڵاتی جیهانەوە ئامادەی ڕێوڕسمەکە بوون. لەسەر ئاستی عێراق و کوردستانیش هەریەکە لە بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان ئامادەی مەراسیمەکە بوون. بۆ یەکەم جاریش لە کاتی پێشوازی لە نێچیروان بارزانیدا وەک سەرۆکی هەرێم ئاڵای کوردستان لە پاڵ ئاڵای ئێران دانرا بوو. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکرد لە سەرم پرسە میێندەرێک لە بەڕێزان ئەرکان ئەحمەد جاف شارەزای کاروباری ئێران لە هەڵەبجە هەروە لە هەولێرەوە کار و خوشناو سەرۆکی ئەنیسیوتی ئەمریکی توێژینەوەی ئەمریکی کوردی ماکرۆ سوپاسی ئامادەبوونیان دەکەین. کاک مامۆستا ئەرکان ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە دەست بەکاربوونی ئیبراهیم ڕەیسی بکەین وەکو سەرۆک کۆماری نوێی کۆماری ئیسلامی ئێران و جیاوازەکانی ئەو سەرۆک کۆمارە نوێ لەگەڵ سەرۆک کۆمارەکانی تری پێشوو چییە؟ بەناوی خۆی گەورە سڵاو و ڕێزم بۆ بەڕێستان و بۆ میوانی بەڕێزیش و بۆ بینەرانی بەڕێزیش. سەرەتا ئاماژە بۆ بکەین کە ئەمڕۆ ئیبراهیم ڕەیسی وەک هەشتەمین سەرۆک کۆماری ئێران و سەرۆکایەتی خولی سیانزەی هەڵبژاردنەکانی ئێران کابینەی سیانزە ئەمڕۆ وەک سەرۆکی کۆمار دەست بەکار بوو. طبعاً مەراسیمی سوێن خواردن لە ناو ئەنجومەنی مەجلیسی بڵین پەرلەمانی ئێران ئەنجومەنی شورای ئیسلامی
و بە ئامادەبوونی هەریەکە لە وڵاتان نوێنەرانی وڵاتان و لە ناوخۆی ئێرانیش سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئێستایی دەسەڵاتی دادوەری ئامادە بوون و تێیدا سوێندی سەرۆکایەتی ئیبراهیم ڕەیسی وەکو سەرۆکۆمارێکی نوێ و ویتر لە ئەمڕۆوە دەست بەکارە بێ سوێندی یاسایی خوارد. جیاوازی ئەم ئیبراهیم ڕەیسی و سەرۆکۆمارەکانی پێشوو ئەکرێ کەمێک بگەڕێنەوە بۆ وتارەکەی خودی ئیبراهیم ڕەیسی. لە وتارەکەیە چەند شتێکی ئاماژە پێدا دیارتێ وەکو تایبەتمەندیەک بۆ کابینەکەی ئەم جارەی یەکێک لەو تایبەتمەندیانەی کە باسی کرد بە هەیمەنەی دووهەم یا بە قۆناغی دووهەمی ئینقیلابی ئیسلامی ناوی بر، یعنی ئەگەر شۆڕشی ئیسلامی ئێران بە سەرۆکایەتی خومەینی ئەگەر قۆناغی یەکەمی بووبێ ئەوە لەم قۆناغە نوێی کە ئیبراهیم ڕەیسی و تەواوی دەسەڵاتەکانی دیکەی ئێران لە دەستی وسڵگەراکانە و باسی ئەوەی کرد کە ئیتر پێنانە نێو سەدەی پازدەیەم سەدەیەکی نوێ تەوان بە ساڵی هیجری شەمسی ئەو ساڵی کە ئێرانیشی پێەکە سەدەی پانزدەیەم سەدەیەکی نوێ و قۆناغێکی نوێە بۆ ئێران و لە درێژەی وتارەکانیشیا کۆمەڵێک پەیامی نارد هەم بۆ ناوخۆی ئێران و وەکو تایبەتمەندیەکانی کابینەکەی خۆی و هەم بۆ دەرەوەی ئێران. طبعاً لە ناو وتارەکەیە گرنگیەکی تایبەت بە وڵاتانی دراوسێ درابوو و لە ناو ئەوانیشا بە تایبەتی دراوسەی ڕۆژهەڵاتی و ڕۆژاوایی کە ئەفغانستان و عێراق هەردووچیان لە ئاستی سەرۆکۆمار بەشدار بوون لە ئەو مەراسیمەدا و بۆیە بەگشتی ئەگەر بڵێین تایبەتمەندیەکانی ئەم جارەی حکوومەتەکەی ئیبراهیم ڕەیسی ئەگەر فرسەت بێ لە دواتریش زیاتر باسی بکەین تایبەتمەندیەکەیەوە بوو کە ئەم جارە وەکو ڕێبەری باڵاژ وتی حکوومەتی ئەم جارە کۆمەڵێک دروشمی تایبەت بە ئینقیلاب و ئینقیلابی بوونی حکوومەتەکەی و بەهێزکردنی هەیمەنەی ئێران گرنگیدان بە ناوخۆ ئەم شتانە وەکو تایبەتمەندیەک لە دەوڵەتی ئەم جارەی ئیبراهیم ڕەیسی ڕەنگیدا بوویەوە. بەڵێ بەس وەکو بڵێن کەسایەتیش سەرۆکۆماری نوێ ئێران کەسێکی بێزە کە بازەوە دەکرێت بڵین کەسێکی بێزە کە بازەوە کرد کە پیاوێکی ئاینە و یاساناسەوە خۆی پێشتر کۆمەڵێک پۆستیە بووە دواتریش پێش سەرۆکۆمار سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران بووە. طبعا خودی ئیبراهیم ڕەیسی لە ناو حەوزەی عیلمیە گەورە بووە هەم بنەماڵەی خۆیان و هەم بنەماڵەی خەزوورەی بڵین کە سەید زادەن پیاوانی ئاینین و لە ناو قۆناغەکانی مێژووی ئێران هەر لە دوای انقلابی ئیسلامیەوە چەندین پۆستی هەستیاری هەبووە هەتا ئەوەی کە پێوترێ هەیئەتی مەرگ لە دەی شەستەکانی بڵین 1360 ساڵی شەمسی لە ئێران لیژنە یەکدانرا بۆ بە دواداچوونی ئەو کەسانەی کە دژایەتی سیستەمی ویلایەتی فەقیه و کۆماری ئیسلامی ئێرانەکەن ژمارەیەکی زۆر خەڵک لەو بە فەرمانەکانی ئەو هەیەتە لە سێدارە دران بۆیە هەندێک لە خەڵکان بە هەیەتی مەرگ ناویە بن و ئیبراهیم ڕەیسی یەکێک بووە لەو کەسایەتیانە و دواتریش بەگشتی لەناو قۆناغە سیاسیەکانی ئێرانە بەشدار بووە هەتا گەشتووەتە قۆناغی بەتایبەت لە دەسەڵاتی یاساییە تا گەشتووەتە خولی پێشوو کە سەرۆکی دەستگای دادوەری بوو کەسی یەکەمی دەستگای دادوەری لە ئێران وەرگرتووە و ئێستاش دەبینین کە وەکو سەرۆکی کۆمار یەکێکە لەو کەسایەتیانەی کە تەواوی دەسەڵاتەکانی دیکە هاو ئاوازی خودی ئیبراهیم ڕەیسین و هەتا بوو وەکەوترێ جۆرێک لە جۆرەکانیش لە ژێر هەیمەنەی خودی ئیبراهیم ڕەیسیان هەر بۆ نمونە سەرۆکی دەستگای دادوەری ئێستا کە موحسینی ئاژەیە لە قۆناغی ڕابردووە لە خولی ڕابردووە جێگیری خودی ئیبراهیم ڕەیسی بووە لە دەسەڵاتی دادوەری وەکو کەسایەتیکی ئاینیش پێشتر پێگەی باڵای لە ناو ئاستانەی قودسی ڕەزەویە هەبووە لە حەوزەی عیلمی قوما خوێندوێتی یعنی کەسایەتیکی ئاینی پێگەیەکی بە تەواوی معنا کە بڵێن ئوسوڵگەرایی هەیە و لە ناو تەواوی حەوزە دینی و ناوەندەکانی ئوسوڵگەراش و حتا لە ناو خودی سوپاشا پێگەیەکی بەهێزی هەیە بۆ ناوخۆی ئێران بەڵام لە دەرەوەی ئێران وەکوی کە باسمان کرد وەکو کەسێکی بکوژ ناوەبرێ وەکو ئەندامی دەستەی هەیئەی مەرگ ناوەبرێ و وەکو ئەوە ناوەبرێ کە هەتا ئەوەی کە کۆنگرێسی ئەمریکا داوایە کرد کە تەنانەت ئەمریکا ڕێگە نەدا ئیبراهیم ڕەیسی وەکو سەرۆکی ئێران سەردانی وڵاتەکەی بکە و هەتا نوێنەری یەکێتی ئەوروپا کە بەشداری لە مەراسیمەیە کردووە ڕوبەڕووی چەندین ڕەخنە بووەتەوە کە ئەگەر مەجال هەبوو لە داهاتوو ئایشەڵا باسیانەکەین. بەڵێ سوپاس دەکەین مامۆستاکار و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزانم لەبارەی دەست بەکاربوونی سەرۆک کۆماری نوێی ئێران و بەتایبەت بەنسبەت پەیوەندەکانی ئێران و ئەمریکا
پێ وایە دەچێتە قۆناغێکی نوێوە یاخود قۆناغێکی ئاڵۆستو دەست پێەکە کە لە بڵین بایدنی شەرۆک و سەر و کۆمارێکی نوێ لە سەرەتای ئەم ساڵەوە دەست بەکار بوو وەسەر و کۆماری نوێ ئێران دوی دارای نوێ لە هەردوو وڵات هاتوونەتەکایەوە. بەڵێ سڵاوتان لێبێ کاک حەچیم و سڵاو لە مامۆستاڕکان و بینەرانی بەڕێزی کەناڵی پێیام. دیارە وەکو بەڕێز ئاماژت پێکرد کە قۆناغێکی نوێ دەستی پێکردووە هەم لە ئەمریکا و هەمیش لە ئێران بە هاتنە سەرکاری جۆ بایدن وەکو نوێنەری دیموکراتەکان دیارە سیاسەتی دەرەوەی ئەمریکا گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە و دیموکراتەکان لە کۆشتی سپی هەمیشە پشتیان بە دایلۆگ و بە دیبلۆماسیەت دەستووە جیاواز لە کۆماریەکان کە زیاتر پشتیان بە یەکلاکردنەوەی کێشەکان زۆربەی کات سڵیان نەکردوتەوە لە پەنابردن بۆ هێزی سەربازی بەڵام دیموکراتەکان جیاوازن. ئەمە لە سەرەتای ئەم ساڵدا چانسێکی نوێ بۆ ئێران هاتوتە پێشەوە دوای ئەوەی کە دیموکراتەکان هاتوونەتە سەر حکم و ئێستا کورسی کۆشتی سپیان بەدەستە و دیارە لە ئەجندای بایدنیشدا ئەوەیە کە مامەڵەی دیبلۆماسی دووبارە لەسەر ئاستی جیهان ڕێک خاتەوە بە تایبەت لەگەڵ ئێران ئەو چەقبەستویەی کە ڕوویدا لە دوای ئەوەی کە ئیدارەی ترامپ لە 8/5/2010 بە تاکلایەنە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی هاتە دەرەوە دیارە بەڕاستی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا گەیشتنە ئەو پەڕی گرژی لە ڕێی بەکارهێنانی سیاسەتی ئەو پەڕی فشار لەلایەن دۆناڵد ترامپەوە بەڵام بەهاتنی بایدن هەوڵێک لە ئارادایە وەکو بەڕێستان ئاگدارن نزیکەی 7 گەڕی دانوستان لە ڤێننا بەڕێوە چووە و دیارەکە بایدن لە ئەجندایدا هەیە کە ڕێکەوتنامەی ئەتۆمی نوێ بکاتەوە بەڵام بەمەرجێک چەند شەرتێک بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی زیادکە و هەروەها لە ئەجندای ئیبراهیم ڕەئیسی و دەست بەکاربوونی بەڕێزیان لەم ڕۆدا و سوێند خواردنی لە مەراسیمێکی زۆر گەورە کە نوێنەری سەدان وڵات ئامادە بوو لە ناویشاندا نوێنەری هەرێمی کوردستان کە وەکو بەڕێستان لە راپۆرتەکەتاندا ئاماژەتان پێکرد کە پێشاتێکی زۆر گرنگ بوو لە بەڕاستی لە سیاسەتی دەرەوەی ئێران بەدانانی ئاڵای کوردستان و کە ئەمە دەلالات و کۆمەڵێک خوێندنەوەی گەورەی بۆ دەکرێت و پێشاتێکی دیبلۆماسی و پرۆتۆکۆڵی گرنگە بە دانان بە هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی دەستوری لە چوارچەوەی عێراقدا کە ئەمە بەخۆی لە خۆیدا مانای ئەوەیە کە ئەجندای ئیبراهیم ڕەئیسی جیاواز لە حەوت سەرۆکەکەی پێشخۆی بە تایبەت جیاواز لە ڕۆحانی دەیەوێت کە لە داهاتوودا ئێران بەرەو قۆناغێکی نوێ ئاراستە بکە و بە تایبەت لە پەیوەندیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها پەیوەندیەکانیشی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەسەروی هەمووشانەوە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بۆ ئەوەی ئێران لەم چەقبەستویە ڕزگاری بێ بۆی ئێران لەم ژێر ئەم فشارە قورسەی سزا ئابوووریەکان ڕزگاری بێ. ئیبراهیم ڕەئیسی بەدەستێکی کراوەوە پێم وایە لە بەرنامەی کاریشی لەم ڕۆدا ئاماژەی پێکرد وەروەها لە هەڵمەتەکانی هەڵبژاردنیشیدا ئاماژەی بۆ کرد کە ئەو دەیەوێت کە قۆناغێکی نوێ لە ئێران دەست پێ بکەوە خەڵکی ئێران لەژێر ئەم سزا قورسانەی کە ئێستا لە سەریانە ڕزگاریان بکە. دیارە ئیبراهیم ڕەئیسی بەهۆی پێگەی نزیکی لە ڕێبەری گشتی کۆماری ئیسلامی ئێران ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران علی خامنائیەوە پێم وایە دەستی کراوەتر دەبێ و ئیبراهیم ڕەئیسی دەیەوێت کە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی ئاسایی بکاتەوە و بە دیدگایەکی نوێەوە بێتەوە ناو کۆمەلگەی نێودەوڵەتی و ئێران چیتر گۆشەگیر نەبێ و ئێران بێتەوە بۆ ئەو وڵاتی کە ببێتە فاکتەرێکی سەرەکی بۆ سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە بەس مامۆستا کاروخ دێنە سەر ئیدارەی ئەمریکا و بڵین ئێران بە سەبارەت بە بەشداری هەرێمی کوردستان بۆچی بەڕێز بە پێشاتێکی تازەی دەزانی هەڵکردنی ئاڵای کوردستان لە پاڵ ئاڵای بڵین کۆماری ئیسلامی ئێران چونکە بازۆکێک کە ئێرانیەکان وەکو قەوارەی هەرێمی کوردستان پێشتریش ئیشکالێکیان هەبووە سەبارەت بە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقدا ئەمە پێشاتێکی تازەیە یاخود پێشتری کێشەیەکیان هەبووە لەگەڵ ڕەمز و لەگەڵ سرود و لەگەڵ هەتا بڵین پێگەی بڵین قەوارەی هەرێم لە چوارچێوەی عێراقدا؟ پێم وایە کە هەڵکردنی ئاڵای کوردستان کاک حەچیم ئەمە خۆی لە خۆیدا لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی پرۆتۆکۆلی زۆر گرنگە ئەگەر پێشتر بە شێوەیەکی زەمنی ئەترافێکی تەواو بە قەوارەی دەستوری هەرێمی کوردستان کرابێ ئێستا بە شێوەیەکی ڕاگەیەنرا و عەلەنی لە ڕێگای پێشوازیکردن لە فڕۆکەخانە هەڵکردنی ئاڵای کوردستان بۆ پێشوازیەکی گەرم لە بەڕێز
سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەچیروان ئەوە مانای وایە کە ئێستا ئێران دەیەوێت قۆناغێکی پێشکەوتوتر لەگەڵ هەرێمی کوردستانە بێتە پێشەوە و دەیەوێت کە پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان لە کۆمەڵێک بوارەوە زیاتر برەوی پێبدا و وەکو پەیوەندی سیاسی، پەیوەندی بازرگانی، پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی هەتا ئەمنی و ئاسایشیش کە بتوانن هۆرد و لا هەڕەشە نەبن لەسەر یەکتر بەتایبەت قوارەی هەرێمی کوردستان قوارێکی گرنگی دەستوریە و پێشتریش هەرێمی کوردستان نەبووتە هەڕەشە و هەوڵی داوە جنابیشتان دەزان کە هەرێمی کوردستان لە ڕێگای ڕاگررتنی باڵانسێکی دیبلۆماسی زۆر دانا و حەچیمانە توانیوێتی کە هەم لەگەڵ ئەمریکا مامەڵێکی تەندروستکە هەم لەگەڵ ئێرانیش مامەڵێکی تەندروست بکەوە نەبێتە بەشێک لە سەنگەربەندی نێوان ئەم دوو وڵاتەوە نەبێتە بەشێک لە ململانەیانی کە لە نێوان ئێران و ئەمریکا هەبوون لەسەر ساحەی عێراق و دیارە دوو کۆنسڵگەری ئێران لە هەرێمی کوردستانە هەیە هەم لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و هەم لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بۆیە وە گەورەترین کۆنسڵخانەی ئەمریکیش لە هەولێرا هەیە بۆیە پێم وایە ینی دەستپێکێکی نوێ لەسەر دەستی ئیبراهیم ڕئیسی دەست پێ دەکا بەڵێ پێشتر ئەتراف هەبووە پێشتر هەرێمی کوردستان و ئێران پەیوەندیەکی باشیان هەبووە بەڵام پێم وایە ئەم پەیوەندیانە بەرەوی زیاتری پێدەدرێ چونکە دیدگای ئیبراهیم ڕئیسی دیدگایەکی جیاوازترە و دەیەوێت کە بەڕاستی پەیوەندیەکانی و فۆکەسی پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ هەموو ئەو وڵاتانە هەبن و لەگەڵ هەموو ئەو قوارانە هەبن کە لەم ناوچەیە بەتایبەت هەرێمی کوردستان کە ئەگەر کارکتەرێکی نادەوڵەتیە و قوارەیەکی فیدرالیە لە چوارچەوەی عێراقدا بەڵام دەیەوێت کە پەیوەندیەکانی فراوانتر و پتەوتر بکات. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستاکان سەبارەت بە ئەمڕۆ بڵێن سەر و کۆماری نوێ سوێندی یاسایی خوارد لە ڕووی دەستوریەوە یەک مانگی لە بەدەستە بۆی کە کابینەکەی تەشکیل بکات بڵین باسی ئەمڕۆ لە وتارەکەشدا باسی لەو کە کابینەکەی لە هەموو ڕەنگەکان دەبێت و دەسەڵاتەکانی سەر و کۆماریش بڵێن چین گرنگترین دەسەڵاتەکانی. لە ڕاستیا ئەگەر لە پێگەێنانی کابینەکەەوە دەست پێ بکەین ئەمڕۆ کە سوێندی خواردووە بە پێی دەستور ماوەی 2 هەفتەی لە بەردەستدایە کە توانێت وەزیرەکانی بە پەرلەمان بناسیێنێ. ئەمڕۆ زۆر باس جەخت لەسەرەوەی کرایەوە و زۆریش باسە کراکە کەمترین ماوە چونکە بە حەقە دێران زۆر پێویستێتی کە لە ئێستەیە حکوومەتێکی ئارامی ئەوەی کە لە دوای ئەم ناکۆچێنێەوە خۆیانە و لە دوای ئەم خۆپیشاندان و نائارامیانەی ناوخۆی کە لە ئێرانە ڕوویە ئێستا ئەوێ حکوومەتێکی نوێ و بە هێزێکی نوێەوە لە زووترین کاتا متمانە وەربگرێ بە تایبەتکەوە پێشتریش باسمان کرد تەواوی دەسەڵاتەکانی دیکە هاوشێوەی سەرۆکی کۆمار بیرەکەنەوە بۆیە لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا ئەبێ وەزیرە پێشنیارکراوەکانی پێشکەشی پەرلەمان بکە و زۆریش باز لەسەرەوە کرا هەتا وتەبێژی حکوومەت و سەرۆکی پەرلەمان قاڵی باف باسییان لەوە کرد کە هەوڵ بدرێت لە یەکشەمەی داهاتووە دانیشتنی ئاشکرای پەرلەمان بکرێ و پێداچوونەوە بە دۆسیەی وەزیرە پێشنیارکراوەکان بکرێ و لە ئەو پەڕیکاتدا لە ڕۆژی یەکشەمە دانیشتن لەسەر وەزیرەکان پێشکەشی پەرلەمان بکرێن و هەموو جەختیان لەسەرەوە کردەوە کە پێش ئەم تقریبا 17 مانگە کە کاتە پێش دەی محەڕەم پێش عاشورا و تاسوعای حوسەینی پێش ئەو کاتە کابینە بە تەواوەتی جێگیر بکرێ وی تر دەست بەکار ببێ وەکو پێشبینێکی ژەوەی کەمەیانەوێت لەم تەڵان هەموو ساڵێک لە ناو شیعەکان و بە تایبەتیش لە ئێرانە و هەتا لە سەردەمی شایشە لە ڕۆژانی عاشورا و تاسوعا و عاشورایە وەکو هێزێکی گەورەی ئێرانی خۆی وێنا کردووە وەکو یەک هاوکاری و یەکدەستیەکی جیانی تەشەیوع وێنا کراوە وەکو مەزلومیەتێکە کە ئەو کاتە بۆ حەزرەتی حوسەین بەسەر خانەوادی حەزرەتی حوسەین هاتووە ئەمانەیانەوێ هەم ئیبراهیم ڕەیسی وەکو سەید زادەیەک وەکو پیاوێکی ئاینی و ڕۆحانی هێزێکی ناوخۆیی پێ بدەن لە زووترین کاتا وەزیرەکانی لە ناو پەرلەمانە بناسێنرێ و متمانە وەربگرن و دەوڵەتەکەی لە کاتی دەی محەڕەم لە کاتی یادی شەیدکردنی ئیمام حوسەین حکوومەتێکی تەواو لەسەر دەسەڵات بێت. سەبارەت بە دەسەڵاتەکانی خودی سەرۆک کۆمار تەڵان ئێمە زانین سیستەمی سیاسی لە ناو ئێرانە سیستەمێکی جیاوازە سیستەمێکی مەذهبیە لەسەر بنەمای ویلایەتی فەقیه. ویلایەتی فەقیه بە گشتی دەسەڵاتەکان دابەشەکە هەتا لە ناو ویلایەتی فەقیه کەسایەتی یەکمان هەیە بە ناوی وەلی فەقیه واتە کاتێک کە ئیمام
غیبەتی هەبوو کەسێک لە شوێنی ئیمام دەسەڵاتەکانی ئیمام وەرەگرێ و دەسەڵاتە دینی و دنیاییەکانی حکومڕانێتی ئەو خەڵکە ئەکا هەتا دەرکەوتنی ئیمامی دوانزەیەم کە پێڵێن مەهدی منتەزر. بۆیە بەشێکی زۆر لە دەسەڵاتەکانی هەموو دەسەڵاتەکانی جێبەجێکردن یاسادانان هەتا دادوەری لە هەندێک سنوورەکان لە ژێر دەسەڵاتی خودی ڕاهبەرایە. ئەوەی ئەمێنێتەوە بۆ دەسەڵاتەکانی دیکە ئێستا ئێمە گەرباز لە سەرۆک کۆمار و دەسەڵاتی جێبەجێ بکەین. کۆمەڵێک دەسەڵاتی تایبەتی هەیە. یەکەمەوەی کە لە ناو خەڵکەوە هەڵەبژێرێ وەکو هێزێکی خەڵکی وەکو دەنگی خەڵک ئەبێتە سەرۆک کۆمار بۆیە هێزێکی تایبەتی هەیە و تا ڕادەیەک دەسەڵاتەکانی لە دەسەڵاتی سەرۆکایەتیەوە نزیکە بەڵام ناتوانێت پەرلەمانیش هەڵوەشێنێتەوە یعنی نە پەرلەمانیە نە سەرۆکایەتیە و وەکو لە دەستوری ئێران هاتووە بە کەسی دووهەم یا دەسەڵاتی دووهەم لە ناو ئێرانە دادەنرێ و سەرۆکی لیژنەی ئەنجومەنی باڵای ئەمنیەتە کە پێگاتووە لە سەرۆکی دەسەڵاتی دادوەری و دوو ئەندامی کە ڕێبەری باڵا دیاریانەکاوە ئەندامێکی فقەهاکانی شورای نیگەهبان ئەم سەرۆکایەتیەوە سەرۆکۆمار سەرۆکایەتی ئەو ئەنجومەنەشەکە و لە کاتی ئەندامی ئەنجومەنی مەجلیسی خۆبەرەگانە لە کاتێکا کە ڕاهبەر بە هەر هۆکارێک بێ لە دەسەڵاتەکەی تر مردنە یا هەر هۆکارێکی دیکەیە دەسەڵاتەکانی لێوەربگیرێتەوە ئەو ئەندامێکە لە مەجلیسی خۆبەرەگان بۆی بتوانن ڕێبەری نوێ دابنێن و لە بەستنی پەیماننامە نێودەوڵەتیەکانە وەکو نوێنەری باڵای وڵات طبعا دوای وەرگرتنی ڕەزامەندی لە پەرلەمانەوە ئەم واژۆ لەسەر ئەو ڕێکەوتن نامانەکە و بۆ بەشداریکردن وەکو سمبولێکی وڵات وەکو نوێنەری وڵات لە کۆڕ و سیمینارە نێودەوڵەتیەکانە بەشدارە بێ و سەبارەت بە ئاستەکانی خوارەوەش هەتا دانانی وەزیرەکان کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکە بۆ ناوخۆی وڵات بە خێرهاتنی باڵێۆزەکانەکە بە ئەو باڵێۆزەکان کە لەلایەن وەزارەتی دەرەوە ئەنێرێتە دەرەوە دەستورنامەکەی لای سەرۆک کۆمارەوە پەسەند دەکرێت لەبەرەوە بە گشتی ئەم دەسەڵاتیانەی هەیە و لە ناو خودی ئەوانەشا دەسەڵاتی بەرگری و لێکۆڵینەوە سیاسیەکان بە گشتی لە سنووری دەسەڵاتی سەرۆک کۆمارایە. هەڵبەتە بەپێی دەستوری ئێران هەندێکی کە دەسەڵاتی زیاتری هەیە بەڵام لە ئێستەیە لەوە ناچێ مەجالە بێ ئاماژە بە هەمووی. باشە بەس سەبارەت بە بڵێن وەزارەتی بەرگری و دۆسیە تۆمی و هەتا هێزە چەکدارەکانیش بڵێن ئەمە لە دەسەڵاتی سەرۆک کۆمارەیە و لە دەسەڵاتی ڕێبەری باڵای ئێرانە بڵێن دەسەڵاتی جێبەجێکردن لە دەستوری ئێرانیە ئەبێ بە دوو بەشەوە. یەکەم دەسەڵاتە جێبەجێکارەکان کە تایبەتە بە سەرۆکایەتی کۆمارەوە دووهەمیش بەشی دووهەمی فەسڵی نۆیەم لە دەستوری ئێرانە تایبەتە بە هێزە چەکدارەکان. هێزە چەکدارەکان بە گشتی لە ژێر دەسەڵاتی ڕێبەری باڵادایە بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن لە سنوورە مەدەنیەکان و پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە دەسەڵاتی سەرۆک کۆمارایە وەکوتمان وەکو دەسەڵاتی دووهەم لە دوای ڕێبەری باڵاوە لە ئێران وەکو دەسەڵاتی دووهەم دادەنرێت و سەبارەت بە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە یا بڵێن چەکی ئەتۆمی ئەو شتانە ئەبێ بە پێی فتووا تەڵان ئێمە دەڵێن ویلایەتی فەقی ئەگەر فتووا لەسەر بابەتێک نەدا لە ڕووی حرامبوون و حەڵالبوونیەوە ئەوە ڕێبەری عەفو کۆماری سەرۆک کۆماری ئێران و کولی تەواوی نظامی ئێرانیش ناتوانن ئەگەر ئەم فتوای حەڵاڵی نەدا ناتوانن جێبەجێکن و هەر شتێکیش کە فتوای حرامی درا ئەبێ ئەمان بە تەواوەتی خۆیانی لێ دوور بگرن. ولا سەبارەت بە چەکی ئەتۆمی ڕێبەری باڵای ئیسلامی ئێران کە خودی خامنەیە و مەرجعێکی تەقلیدە فتوای حرامبوونی ئەم چەکەی داوە وەکو بەرگریکردن بەکار بهێنرێ وەکو چەکێکی کۆکوژ ئەم فتوای حرامی داوە ئەمڕۆژ لە وتارەکەی ئیبراهیم ڕەیسیە یعنی بە جددی باسیەوەی کردکە چەکی ئەتۆمی هێڵی سووری ئێمەیە چونکە بە پێی یعنی چەکی ئەتۆمی ئێمە وزەی ئەتۆمی ئێمە بۆ ئاشتی خوازیە بۆ بواری بەرگری نیە چونکە بە پێی فتوای ڕێبەری باڵامان چەکی ئەتۆم وەکو هێزی بەرگری قەدەغەکراوە و حرام کرد. سپاس دەکەم مامۆستا کارۆخ سەبارەت بە ئەوەی کە سەرۆک کۆماری نوێی ئێران باسی لەوە کرد کە دەبێ گەمارۆکانی سەر ئێران هەڵبگیرێن پێ دوایە لە گفتوگۆکانە دەگەن بەوەی کە گەمارۆکان ئەو سزایانێک لە سەردەمی دۆناڵد ترامپە بەسەر ئێران سەپێندان هەڵبگیرێن یاخود ئێستا و گفتوگۆی کە لەبارەی گەمارۆکان و ڕێکەوتنامەی ئەتۆمی دەکرێتیش ئەنجامی کێرێنی هەبووە؟ بڵێ دیارە کاک حەچیم لە
ناوەڕاستی ئەو مانگەدا لە ناوەڕاستی مانجی ئابدا گەڕێکی نوێی دانوستانەکانی ڤێننا دەست پێ دەکەنەوە و ئەمە گەڕی هەشتم دەبێ و لەم گەڕەدا پێم وایە کە ئێران زیاتر نەرمی دەنوێنێ بە مەبەستی ئەوەی کە ئەو ئابلوقە ئابووریانەی کە لەسەریلی و کاریگەریی ڕاستە و خۆی لەسەر ئێران کردووە ئێرانی تا ڕادەیەکی زۆر لاواز کردووە ئێران دەیەوێت لەژێر ئەمە ئابلوقە ئابووریانە دەرچێت و لەم گەڕی دانوستانی ڤێننا کە وەکو باسم کرد لە ناوەڕاستی ئەو مانگەدا بەڕێوە دەچێت پێم وایە بە نێوەنگیری وڵاتانی ئەوروپا بەشدار بوو لە ڕێکەوتنامی پێنجکۆیەکی ئەتۆمی زیاتر لەلاەن هۆرد و لاوە نەرمینواندنێک هەیە و ئەمریکا و ئێران پێم وایە لە داهاتوودا دەگەنە نوێکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی بەڵام ئەمریکا دوو شەرتی زیاد کردووە بۆ نوێکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی کە ئێران تاوەکو ئێستا ڕازی نەبووە لەسەر ئەم دوو شەرتە ئەوانیشیان یەکەمیان دەستبەرداربوونی ئێران لە پەرەپێدانی موشەکی بالستی کە تاوەکو ئێستا ئێران ڕازی نییە بەم شەرتەکە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی زیاد بکرێ هەروەها دووەمیان دەستبەرداربوونی ئێران لە پشتگیریکردن لە گروپە توند ئاژۆکانی ئەم ناوچەیە بەتایبەت حەشدی شعبی لە عێراق و حوسیەکان لە یەمەن و حزب اللهی لوبنانی هەروەها ڕژێمی ئەسەد کە ئەمریکا داواکارە کە ئێران بچێتەوە ناو سنوورەکانی خۆی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پشتگیری ئێران بۆ ئەم گروپە توند ئاژۆیانە سەقامگیری تێک نەدرێ بۆیە پێم وایە لە قۆناغی داهاتوودا لە سەردەستی ئیبراهیم ڕئیسی و هەروە لە سەردەستی جۆ بایدن نیەتێکی تەواو هەیە کەەوە هەردوولایەن بگەنە ڕێکەوتن بەڵام تاوەکو ئێستا بەڕاستی بەهۆی ئەم فشارانی کە ئیسرائیلیش لە ئیداری بایدن دەیکا کە بەڕاستی ئیسرائیل تاوەکو ئێستا فشارێکی زۆری لە ئیدارەی بایدن کردو بۆ ئەوەی کە ئەم دوو خاڵی باسمان کرد بخاتە ناو چوارچێوە ڕێکەوتنامەکان بەڵام ئێران دەڵێ ئێمە ڕازین بەوەی کە ڕێکەوتنامەی ئەتۆمی نوێ بکرێتەوە بەم سیغەیەی کەوا لە 2015 واژوو کراوە و هیچ تاوەکو ئێستا هیچ ئامادەیەکی دەرنەبڕیوە کەوا خاڵی تری بۆ زیاد بکرێ وەکو باسیشم کرد هەندێک لە وڵاتانی کەندا و بەتایبەت سعودی و وڵاتانی کەندا و لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەوەن کە ئیدارەی بایدن فشار لە ئێران بکە بۆ ئەوەی کە ئەم دوو خاڵە زیاد بکرێت تاوەکو ئێران نەتوانێت لە داهاتوودا گرژی لەم ناوچەیە زیاتر بکە و سەقامگیری لەم ناوچەیە تێک بدا چونکە بە شێوکی ڕاستەوخۆ دیارە کە ئێران دەستێکی باڵای هەیە لە پشتگیریکردنی کۆمەڵێک گروپ کە ناومان هێنان چ لە یەمەن بە پشتگیری ئێران حوسیەکان هێرش دەکەن سەر سعودیە یاخود لە حزب اللهی لوبنانی بە پشتگیری ئێران دەتوانێت کە فشار لە یاخود هەڕەشە لە ئاسایشی ئیسرائیل بکاوە ڕژێمی ئەسەدیش دیارە یەکێک لە دوای رووسیا پشتگیریی تەواوی ئێرانی هەیە و هەروەها حەشدی شعبی وەلائی لە عێراقیش دیارە ئەمانیش کە بەڕاستی لەلایەن ئێرانەوە پشتگیریی تەواویان لێ دەکرێت بۆ ئیدارەی بایدن دەیەوێت ئێران نەرمی بنوێنێ و پێشم وایە ئیبراهیم ڕئیسی بۆ ئەوەی کە فشارەکانی ئابووری بەتایبەت لەسەری کەم بێتەوە بگەڕێتەوە ناو ناوەندە نێودەوڵەتیەکان تا ڕادەیەک ئیدارەی ئیبراهیم ڕئیسی یاخود حکوومەتە نوێیەکەی یاخود سەرۆکۆماری نوێی ئێران بە پشتگیری ڕەهبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران دەتوانێت هەندێک تاڕادەیەک نەرمی بنوێنێ یان سازش بکات لەسەر هەندێک خاڵ بۆ ئەوەی کە لەژێر ئەم فشارە قورسەی ئابووری ڕزگاری بێ و خەڵکی ئێران هەناسەیەک هەڵمژێت چونکە کاک حەچیم ئەوە ئەمریکا نییە کە پێویستی زۆر بە نوێکردنەوەی ئەم ڕێکەوتنامی ئەتۆمیە بەڵکو ئێران زیاتر پێویستی بە نوێکردنەوەی ڕێکەوتنامی ئەتۆمیە چونکە ئێران لەژێر ئەم ئابلوقە قورسانی ئابووری دەناڵێنێ کە لە سەردەمی ترامپەوە تاوەکو ئێستاش بەردەوامن و ئیدارەی بایدنیش بەردەوامە. باشە بەس مامۆستا سەبارەت بەوەی کە هەر لە وتارەکەی سەرۆکۆماری ئێران باسی لەوە کرد کە هێزی ئەوان بۆ ناوچەکە ئاسایش بەرهەمدێنێەوە دەبێت بڵێن بوونی بێگانەکان هێزی بێگانە کەم بەسی ئەمریکا بوو کێشەکان خۆڵتر دەکاتەوە پێ دوای پێشتر بڵێن لە ڕێگەی ئەو گروپە چەکدارانە لێدان هەبوو لە هێزەکانی ئەمریکا گرفت دروستکردن هەبوو ئەوانە پێتان وایە چۆن چیان بەسەردێ پێ دوایە گۆڕانکاری بەسەرای بە کورتی بێسپاس دەکەم. بەڵێ پێم وایە ئێران ئەگەر بیەوێت کە بگەڕێت ناوەندە نێودەوڵەتیەکان ئەگەر بیەوێت کە ئەم ئابلوقە ئابووریانەی لەسەر هەڵسێ و ئەگەر بیەوێت کە ڕێکەوتنامی ئەتۆمی نوێ بکاتەوە دەبێ بەلایەنی کەم ئیعاز بداتە ئەم گروپە توند ئاژۆیانەی عێراق و ئەم ناوچەیە کە بەرشێوکی ڕاستەوخۆ لەژێر
چتری یاخود لەژێر ئەجندای ئێراندا هەڵسوکەوت دەکەن هەندێکیان لەژێر ناوی گروپی حەشدی شعبی وەلایی یاخود هەندێکیان لەژێر ناوی محوەری مقاومە پژگیریەکی تەواوی ئێرانیان هەیە و ئێران دەتوانێت ئاراستەیان بکات بۆیە ئێران پێم وایە لە قۆناغی سەرۆکایەتی ئیبراهیم ڕئیسیدا دەیەوێت کە ئەم گرژیانە خاو کاتەوە و بەکاریان نەهێنێ ئەم گروپانە ئیلا لە حاڵەتێکدا کە ئێران خۆی فشارێکی زۆری لێ بکرێ و پێم وایە کە ئیبراهیم ڕئیسی دەتوانێت کاریگەری تەواو دروستکە بەهۆی ئەو پەیوەندیە بەهێزی کەوە لەگەڵ ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی هەیەی و خۆشی یەکێکە لە قوتابیەکانی علی خامنەئی ڕەهبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران و نەک هەر ئەوە بەڵکو پێم وایە لە داهاتوودا شوێنگرەوەی بڵین علی خامنەئیش دەبێت لە کاتێکدا ئەگەر ئەو پیاوەکە لە ئێستادا بە ساڵات چووە و تاڕادێکی زۆر ئەگەر لە داهاتوودا ئەگەری بڵین مردنی یاخود وەفاتی ڕەهبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە ئارادا بێ ئەوە ئەگەری هەیە کە یەکێک لە کارکتەرە بەهێزەکان بۆ شوێنگرتنەوەی ڕەهبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران خودی سەرۆکۆماری هەڵبژێردرا و ئیبراهیم ڕئیسی بێ بۆیە پێم وایە دەسەڵاتێکی فراوانی هەیە دەتوانێت کاریگەری هەم لەسەر گروپە تونداژەکان بکە کە ئەوانە سەر بە ئێرانن و هەمیش بۆ بەرژەوەندی ئێران و بۆ گەڕانەوەی ئێران بۆ ناوەندی دەوڵەتیەکان و ڕزگاربوونی لەدەست ئابوقابووریەکانی ئێستا لە ژێریەوە دەناڵێنێ. سپاس دەکەم بەڵێنیرانی بەڕست ناوبڕێک کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵ ما بمێننە. جارێکی سڵاوتان لەبێت بینیرانی بەڕست ماوەسارکەن بگەڕێن و لای بەڕێزت سەبارەت بە سیاسەتی ناوخۆی بڵین کابینەکەی ڕئیسی پێدوە دەتوانێت گۆڕانکاری دروستکە بەتابەت لە وتارێکی کە باسی بێزکردنی ئابووری هەروە بێزکردنەوەی دراوی وڵات و ڕوبەڕۆبوونەوەی گەندەڵی و ئەوانەیەکرد دەتوانێت شتێکی باشتر پێشکەش بکات؟ دووبارە سڵاو بۆ بەڕێستان. طبعاً لە وتارەکەی ئەمڕۆیە چەند پەیامێکی هەبوو، پەیامێک زیاتر بۆ خطاب بوو بۆ ناوخۆی ئێران و دیارترینی ئەو پەیامانەی کە بۆ ناوخۆی ئێراندایەوە بوو کە ئێمە بە تەواوی توانامانەوە پابندین بەو بەڵێنانەی کە داومانە بە خەڵکی خۆمان یعنی خەڵکی ئێران و بەگشتی و هەتا باسی لەوە کرد کە دادپەروەریەکی تەواو لە ئێرانە بەدیهێنین ئەو خزمەت گوزاریانەی کە پێشتر نەکراوە ئێستا دووبارە ینی پەری پێدەین ئەنجامی دەین و سەرباری ئەوانش حکوومەتەکەی خۆی وەکو پێشووتر وتمان بە قۆناغی دووهەمی ئینقلابی دووبارە لە ناو ئێرانە ناوی بردەوە بۆیە کۆمەڵە بەڵێنێکی زۆریدا بە تایبەت بە سزاگەیاندنی ئەو تۆمەتباران بە گەندەڵی و بڕینی ڕیشەی گەندەڵکاران و بەهێزکردنی دراوی وڵاتەکەی بەهێزکردنی پێگەی دراوی وڵاتەکەی و لەگەڵ ئەم بەڵێنانە کۆمەڵێ ڕێکاری خستە بەر بۆ ئەوەی کە بتوانن ئەو کارانە ئەنجام بدەن دیارترینیان پەیامێک بوو بۆ دەرەوە کە ئێمە ئەمانەوێ بە دیبلۆماسیەت لەگەڵ تەواوی دنیاە گفتوگۆ بکەین و بۆ وڵاتە دراوسەکانی زۆر بە گرنگیەوە باسی ئەوەی کرد کە ئێمە دەستی هاوکاریان بۆ درێژەکەین و چاوەڕێەوە ئەکەین کە ئەوانیش لە ناو خۆی خۆیانە بەهێز بن بۆیە ئەم ڕێکارانە یارمەتی ئێرانەدەن بۆ ئەوەی کە ئەو بەڵێنانەی کە حکوومەتی ڕئیسی بە خەڵکی دابوو بەجێیان بهێنێ بەڵام تا چەندە جێبەجێکرێ ڕاستەکەی تەنیا ئەمە پەیوەست نییە بۆ بەڵێنانەی کە سەرۆکی حکوومەتێک لە حملەی هەڵبژاردنە هاتاوەکو گەیشتن بە پۆستەکەی بەڵێنێکەدا بەڵەنگەلێکی زۆر ئەدرێ بەڵام تا چەندە توانای جێبەجێکردنی هەیە جێبەجێکردنەکە پەیوەستە بە کۆمەڵی هۆکاری ناوخۆیی و دەرەکیەوە منەڵێمە گەر بتوانێ ئیبراهیم ڕئیسی ئەگەر بتوانێ لە بەرجامە ئەوەی کە پێوترێ ڕێکەوتنامەی ئەتۆمی سەرکەوتوو بێ کە ئەوەش ئەگەر بکرێ باسی بکەین هەندێک ئاماژە بە باشبوون هەندێک ئاماژە بە خراپبوون عنی ڕوتەکانی بەرجام ئەدرێ ئەگەر بتوانێت سەرکەوتوو بێ کە ویستێکی واقعان ویستێکی باشیش لە ناوخۆی ئێرانە هەیە بۆ سەرکەوتنی ئەم ڕێکەوتنامەیە هەرچەندە هەندێک ڕەشەکرێ ئەگەر لە بکرێتەوە بە ڕووی دنیاە و ئەگەر هەندێک کێشەی ناوخۆی وڵاتەکەی هەیە لە ڕووی کێشەی کارەبا کێشەی کەماوی لە هەندێک لە پارێزگا جنوبیەکان و ئەو کێشەی نەمانی متمانە لە ناو بۆرسی ئێرانە لە ڕوابووریەکەیەوە ئەگەر بتوانێت ئەم کارانە باش بکە ئەوە توانێت کاریگەریەکی هەبێت لەسەر ژیانی خەڵک بەڵام وەکو وتمانم کارانەش تەنها بەڵێندانی پێویست نییە بۆ خۆمان نەزانین لە جیهانی سێە
ئەو کەسانی کە یانەوێ بێنە سەردەسەڵات لە هەموو شتێکیان کەمە لە زمانیان نەبێ هەموو بەڵێنێگەدەن هەموو قسەیەگەکەن خۆیان بە ئەو پەڕی ڕزگارکەر خۆیان بە ئەو پەڕی نیشتیمان پەروەر لە خزمەتی خەڵکەکەیان نابن بەکردەوە بە زمان بەڵام لە ڕاستە بە شێوەی پراکتیکیش لە ناو خەڵک هەتا بێت فەقیرترە بێ هەتا بێ دەرەدانترە بێ هەتا بێنەواترە بێ لەبەرەوە تا چەندە بتوانێ ئەو بەڵێنانەی داوێتی جێبەجێ بکە پەیوەستە بەو ڕێکارە سیاسیانەی کە لە سیاسەتی ناوخۆ و دەرەوە سەرکەوتوو بێ تا بتوانێت کاریگەری لە ناوخۆی ئێران ببێ کە بەڕاستی لە کاتێکی نزیکە ئەمە کەمێک بە دوور ئەزانم لەوانەیە 1-2 ساڵی داهاتوو یعنی لانی کەم ساڵێکی پێ بچێ اینجا وردە بتوانێت ئێران بکەوێتەوە سەرپێی خۆی بەمەرجی سەرکەوتن لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکەی کە قەرارە نوێنەر یەکێتی ئەوروپا سبەینە لەگەڵ خودی ئیبراهیم ڕەئیسی دانیشتن بکەن و کەیتر چۆنەڵێ نەتیجەی کۆتایی تا ڕادەیەک بدەنە دەستی یەکتری بزانن هەڵوێستیان بەرامبەر زیندووکردنەوەی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە چۆنە بێت باشە بەس ئەوەی کە باس هەڵگرتنی گەمارۆکانی کرد بۆ سەبارەت بە ڕێکەوتنە ئەتۆمیەکەش پێدوای ئاماژەکان بەرەوەن کە ڕێکەوتنی ئەتۆمی زیندوو بکرێتەوە گەمارۆکان هەڵبگیرن لەسەر ئێرە جارێ هەر یەکەیان هەم لە لایەنی ئێران و هەم لە لایەنی بەرامبەریش ئەمریکا و تا ڕادەیەک هاوپەیمانەکانی دوو بۆچوونی جیاوازە بینین هەر یەکەیان پێداگیری تەواو لەسەر مافە دەستوریەکانی مافە بنەڕەتیەکانی خۆیان نەبینن بۆ نمونە هەندێک پەیامی ئیبراهیم ڕەئیسی بۆ ئەوروپاوە بوو کە ئێمە چەکی ئەتۆمیمان وەک دوزەی ئەتۆمی وەکو وزەیەکی ئاشتی بەکارەهێنین وەک وزەیەکی سیلاحی کۆکوژ لای ئێمە هەر حرام کراوە ئەمە پەیامێک بوو کە ئێمە ئەسڵەن ئەم وزە ئەتۆمیە ئەم بەرهەمە ئەتۆمیە ناگەێنینە چەکی ئەتۆمی پەیامێکی کەژەوە بوو کە ئێمە هێزی ئێران بۆ ئەو کەسانە بەکارەهێنین کە یانەوێ هێز لە بەرامبەرمان بەکار بهێنن بۆ یەوتی بوونی دەسەڵاتی ئێران لە ناوچەکە دەسەڵاتی ئەمنیەتە پاراستنی ئەمنیەتە لە کاتێکە ئەیوە بوونی دەسەڵاتی بێگانە لە ناوچەکە نەک کێشەکان چارەسەر ناکە بەڵکو خۆی کێشەیەکە لە ئەم ناوچانە کە هەبێ یعنی خۆی خوڵقێنەری کێشەکانە لە بەرامبەریشدا ئەگەر ببینین لە ئەمریکا کۆمەڵێک لێدوان هەیە لە بەرامبەر ئەو هەڵوێستانەی ئێران بەتایبەت هێرشکردنە سەر ئەم کەشتەی لەم کۆتاییەوە و ئەو نامەی بەریتانیا بۆ ئەنجومەنی ئاساییش و هەڵوێستەکانی ئیسرائیل بەرامبەر ئێران هەر هەڕەشەیە بەڵام ئەم هەڕەشانە تاکەی بتوانرێ بگەنەوە سەرمێزی گفتوگۆکان کە هەردوو لە ئاواتیان خواستووە و ئامانجیشیانە بگەنەوە سەرمێزی گفتوگۆ ئەبینین ئەم فشارانەی هەردوو لا بۆ ئەوەیە کە بەرامبەرەکەی ناچاری سەرمێزی گفتوگۆ بکە و بە حقەتی وەکو جەنابی مامۆستا کاروق باسی کرد ئێران لەم قۆناغەیە پێویستێکی زۆری بە زیندووکردنەوەی ڕێکەوتن نامەی ئەتۆمی هەیە لانی کەم بۆ لادانی بەشێکی ئەو گەمارۆیانەی کە لەسەر ئێرانە هەرچەندە لایەنی ئوسوڵگەرا پێشووتر ڕەخنەی زۆریان لە دەوڵەتی ڕۆحانیە گر کە بەشداری لەو ڕێکەوتن نامە گرتووە و ئێستا زیاتر پەیوەندیەکانیان پەیوەندیەکی ڕۆژهەڵاتیە بڵین بۆ رووسیا و بۆ چینە بەڵام ناتوانین ئەو کاریگەریانەی کە گەمارەوابوووریەکان لەسەر ئێران دایناوە نادیدە بگیرێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاروخ سەبارەت بە ململانەی ئێران و ئەمریکا بە تایبەت لە سەر عێراق و بڵین لە هەرێمیش دوای دوو ئیدارە نوێیە گۆڕانی بەسەرادەی بە تایبەت ئەوەی کە ئێستا لە بەغدا ململانێکی تونتەیە بە تایبەتی لە کاتی پێکهێنانی کابینەکان. بەڵێ کاک حەچیم پێم وایە کە ئیدارەی بایدن و ئەجیندای بایدن لە ئێستادا ئەوەیە کە گرنگی بە ڕوبەڕووبوونەوەی هەژمونی چین و رووسیا بداوە کەمتر سەرقاڵ بێ بە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە ئیدارەی بایدن و ئەجیندای بایدن لەگەڵ ئەوەیە کە بڕین ئەم گرژیانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە کەمی کاتەوە لەسەروی هەمووشیانەوە گرژی لەگەڵ ئێران چونکە ئێران وڵاتێکی ناوچەیی و ئیقلیمی گەورەیە لەم ناوچەیە و کۆمەڵێک کارتی فشاری لە بەردەستە بۆی بتوانێت بەرژەوەندەکانی ئەمریکا لەم ناوچەیە بخاتە ژێر مەترسیەوە بۆیە پێم وایە کە ئیدارەی بایدنیش لەگەڵ ئەوەیە کە نەرمی بنوێنێ بەرامبەر بە ئێران بۆ ئەوەی کە بتوانێت تەرکیز و فۆکەس بخاتە سەر ڕوبەڕووبوونەوەی چین و رووسیا و هەژمونی چین سنووردار بکە لەسەر ئاسی جیهان چونکە دیارە پرایۆریتی و ئەولەویەتی ئیدارەی بایدن ڕوبەڕووبوونەوەی چینە زیاتر نەوەک گرنگیدان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە ناوێ مەشغوڵ بێ بەم کێشە لاوەچیانە بەڵکو ئەم کێشانەی ئەم ناوچانە دەیەوێ هێور کاتەوە بۆ ئەوەی کە خۆی یەکلا بکاتەوە بە ڕوبەڕووبوونەوەی چین
بۆیە پێم وایە بڵێ ئیداری بایدینیش لەگەڵ ئەوەیە کە لەگەڵ ئێرانە ڕێکەوێ و دەیەوێت کە لاپڕەیەکی سپی هەڵداتەوە لەگەڵ ئیبراهیم ڕئیسی و ئەوەش نیەتی سەرۆکی نوێی ئێرانە کە ئیبراهیم ڕئیسی ئەمڕۆژ باسی کرد کە دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ جیهان و لەگەڵ وڵاتانی ئاسیا و لەگەڵ وڵاتانی ئەم ناوچەیە لەگەڵ دەرودراوسەیە ئاسایی بکاتەوە بۆ ئەوەی کە بتوانن بەرژەوەندەکانی ئێران پارێزن چونکە دیارە کە ئێرانیش دەیەوێت کە نەرمیەکی نوێ بنوێنێ دەیەوێت لاپڕەیەکی نوێ بکاتەوە و ئەمریکاش لەسەر دەستی جۆ بایدن دەیەوێت کە گرژی لەم ناوچەیە نەبێت زیاتر کەمتر سەرقاڵ بێ بەم ناوچەیە و بەرژەوەندەکانی لەم ناوچەیە پارێزراو بن چونکە ئێران دەتوانێت ئەگەر مەبەستی بێ بە کۆمەڵی کارتی فشار بەرژەوەندەکانی ئەمریکا بخاتە مەترسیەوە بۆیە ئیدارەی بایدنیش دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ ئێران ئاسایی بکاتەوە بەڵام بەمەرجێک ئێرانیش بتوانێت کە بڕازی بێ بەم مەرجانی کە ئەمریکا دەیەوێت لە چوارچێوەی نوێکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی 5 ئیزافیان بکە. بەڵێ بەس سەبارەت بە هێزەکانی ئەمریکا لە عێراق بڵێن پێشتری گفتوگۆی لە ماوەی ڕابردوو گفتوگۆی استراتیژی عێراق و ئەمریکی هەبوو کە داواکاریی کەم بەشێک لەلایەنە عێراقیەکان هەم ئێرانیەکانیش بوو کە هێزەکانی ئەمریکا بکشێنەوە ئەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود تەنە ناوگۆڕین بوو لە هێزی شەڕکەرەوە بۆ مەشق و ڕاهێنان بڵێن هێزەکانی ئەمریکا؟ دیارە ئامانجی ئەمریکا بۆ هاتنەوەی بۆ دووبارە بۆ عێراق و گەڕانەوەی بۆ عێراق سەرداوای حکوومەتی عێراق لە 2014 ئەوەیە کە بە تەواوی هێزێکی تونند ئاژۆ یاخۆ ڕێکخراوێکی تیرۆریستی وەکو داعش لە ڕێگەڕیشە دەربێنێ کە ئەوە بەڕاستی ئامانجی سەرەکی ئەمریکا بۆ دووبارە گەڕانەوەی بۆ عێراق ئەمەش تاوەکو ئێستا بۆ ئامانجە بە تەواوی نەپێک یاخود بەدینە هاتووە یان ئەمریکا نەیتوانیوە ئەو ئامانجە بپێکێ بۆ چونکە دەبینی لێرە و لەوێ ڕێکخراوی تیرۆریستی داعش چالاکی هەیە و ئەگەر بێت و هاوشێوەی 2011 ئەمریکا لە عێراق بکشێتەوە بە تەواوی وەکو هاوشێوەی ئەفغانستان ئەو بە دڵنیاییەوە یەکێک لە مەترسیە هەرە گەورەکان دووبارە سەرهەڵدانەوە و دووبارە زیندووبوونەوەی ڕێکخراوی داعشە بۆیە ئەمریکا پێم وایە لە ئێستادا ئەوەی کە بە گوێرەی چوارچێوەی استراتیژی یاخود دایلۆجی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا ئەوەی کە لەسەر ڕێکەوتون ئەوەیە کە ئەمریکا هاوکار بێ لە ڕووی ڕاهێنان و ڕاوێژکردن بە هێز عێراقیەکان و دیارە ئەم هێزانەی کە ئێستا لەسەر ساحەکە هەن دەتوانن کە ئامانجەکانی ئەمریکا بەدی بێنن بێ ئەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراقا بمێنن بۆیە تا ڕادەیەکی زۆر ئەمریکا ئەگەر متابعی بەیانی ختامی ڕێکەوتنامەی نێوان عێراق و ئەمریکات کرد بێ کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە واشنگتن بەڕێوە چوو ینی نوێکردنەوەی ئەو چوارچێوەی دایلۆجی استراتیژی یان ڕێکەوتنامەی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا تەنها باس لە گۆڕینی ناونیشانی هێزەکان دەکات نەک کێشانەوەی تەواوی هەموو هێزەکان تەنها دەڵێ کێشانەوەی هێزە شەڕکەرەکان و گۆڕینی ناونیشانیان ئەوەی کە لە عێراقان لە شەڕکەرەوە بۆ ڕاوێژکار و ڕاهێنەر بۆیە پێم وایە کە ئەمریکا مەبەستێتی کە لە عێراق و ئامانجەی کە تاوەکو ئێستا 100% بەدی نەهاتووە کە لە ناوبردن و لە ڕێگەڕشی دەرهێنانی ڕێکخراوی داعشە بە تەواوی دڵنیا بێ لەوەی کە داعشتر هەڵناداتەوە اینجا ئەو کاتە دەستبەرداری عێراق بێ بەڵام دیارە بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق تا ئێستا وجودیان ماوە بۆیە ناکشێتەوە بەتەواوی بە کورتی سەبارەت بە ئەوەی کە کورد چۆن ماوە لەگەڵ ململانەکانی ئێران و ئەمریکا بکات بۆی کە زیانیشی پێنەکە پێشتریش بڵێن هێرشی فڕۆکەی ئەوان هەبوو بۆ سەر هەولێر و دەوروبەری بە کورتی بێ دەبێت هەرێمی کوردستان چۆن مامەڵ بکە سوپاس دەکەم. بەڵێ بەر لە هەموو شتێکە حەچین پێویستە هەرێمی کوردستان بەڕاستی ناوماڵی خۆی ڕێکخاتەوە و بە یەک دەنگ و بە یەک ئاراستە سیاست بکە و مامەڵەیەکی تەندروست و هاوسەنگ لەگەڵ ئێران و ئەمریکا بکەوە هەموو هێلکەکان نەخاتە سەبەتەی ئەمریکا یاخود ئێران بەڵکو ئەوەی ئەو ئاراستەی کە پێشتریش سەرکردایەتی سیاسی کوردستان سیاسەتی پێکردووە تا ڕادێکی زۆر سەرکەوتوو بووە و ئاراستەیەکی تەندروست بووە لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان مامەڵەشی لەگەڵ ئێران کردووە مامەڵەشی لەگەڵ ئەمریکا کردووە و نەچۆتە سەنگەری نە ئەمریکا نە ئێرانیش و ئەمەش پێم وایە ڕێگە ڕاستەکەی و ئەم شێوازە سیاستکردنە دەبینین هەر ئەمڕۆ ڕەنجی دایەوە لە بەشداریکردن
بەرژاریکردنی وەفدی هەرێمی کوردستان لەسەر ئاستێکی باڵا بە سەرۆکایەتی بەڕێز کاکتێ چیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە گرنگ بوو کە ئەمە بەڵگەیە لە سەرۆکی هەرێمی کوردستان سیاست و بڵێ سیاستکردنی بە ئاراستەیەکی تەندروستە و هاوسەنگە لە نێوان ئەم وڵاتانی کە ململانیان هەیە بەتایبەت لە سەرخاکی عێراق ینی سیاستێکی هاوسەنگی هەیە لە نێوان ئێران و ئەمریکا. سوپاس دەکەم. مامۆستاکان کاتمان زۆر کەماوە سەمپسیاری کتێب بە کوردی سەبارەت بە بەشداری وەفدی عێراق و هەرێمیش پێ دوایە لەمە دووە پەیوەندیەکانی ئێران لەگەڵ عێراق و هەرێمیش لە چوارچێوی عێراقدا بەهێزتر دەبێت لە ڕووی سیاسیەوە بێت لە ڕووی بڵین ئاڵوگۆڕی بازرگانی بێت. طبعا وڵاتی عێراق هەرێمی کوردستان لە چوارچێوەی وڵاتی عێراق حسابی بۆ کراوە و ئێرانیش هەر بەو شێوەیە لێ ڕوانێ بۆیە عێراق بەگشتی وەکو پێشووتر باسمان کرد کە دراوسەی ئێرانە گرنگجێکی زۆری پێدا و سەرۆکی کۆمار بەشداری ئەم مەراسیمە بووە. ئەمە لەلایەکەوە هەرێم وەکەوەی بەشێکە لە عێراق گرنگی هەیە بۆ ئێران، لەلایەکی دیکەشەوە وەکو ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بابەتێکی یعنی بڵێن دەسەرکەوتێکی دەستوری هەیە، بنەمایەکی دەستوری هەیە لە عێراقا بەگشتی لەلایەن ئێرانەوە ڕێز لێ گیراوە و تا ڕادەیەک سیاسەتی دەرەوەی ئێرانیش بەرامبەر بە کورد تا ڕادەیەک یعنی بەتایبەتی لەم ساڵانەی دواییە زۆر وریایانەیە هەتا لە سەروبەندی ڕیفراندۆمە تەواو ئەو هێزە ئێرانی کە قەرار بوو فشار ئێرانی بکەوێتە سەر هەرێم جێبەجێ نەکرا، تەنانەت بەشێک لە یعنی گەمارۆکانی ئێران تەواوی مەرزەکان دانەخران، هەنێک هاتوچۆ هەر هەبوو هەتا لە سەر تەرمی بەڕێز مام جەلال کە جەواد سەریف ئامادەی بوو و تاجەگوڵینەی لەسەر تەرمەکە دانا کە عەلەمی کوردستانی پێوە بوو لەلایەن پەرلەمانی ئێرانەوە تووشی ڕەخنەیەکی زۆر بوویەوە کە ناچار بوو زەریف وەڵام بداتەوە، بەڵام ئەمڕۆ عەلەمی کوردستان لە پێشوازی نێچیروان بارزانی لە تاران دانراوە و پێگەیەکی گرنگی هەرێمی کوردستان بە تایبەت پێگابووریەکەی بۆ ئێران زۆر گرنگە، بۆیە هەرێمی کوردستان وەکو لایەنە سەربازیەکەشی وەکو سنوورێکی ئەمنی وەکو پشتێنەی ئەمنی خودی ئێران چاوی لێکە، بۆیە هەرگیز ئێران ئامادە نیە دەستبەرداری هەرێمی کوردستان ببێ وەکو لایەنە سیاسیە ئەمنیەکەی و لایەنە اقتصادیەکەشی لەم ماوەی پێشوایە کە سەرۆکی کارگەکانی پۆڵای ئێران گلەیەکی زۆریان لە حکوومەت کرد کە بەهۆی بڕینی کارەباوە بەرهەمی پۆڵای ئێران لە هەرێمی کوردستان پاشەکشەی کردووە خەریکە بەرهەمەکانی تورکیا شوێ نەگرێتەوە، لەبەرەوە وەکو بازاڕێک وەکو پشتێنەیەکی ئەمنی وەکو ناوەندێکی سیاسی وەکو کۆنتڕۆڵکردنی هێزە ئۆپۆزیسیۆنە کوردیە ئێرانیەکان کە چەکداریش نەتوانن کێشە بۆ ئێران دروستکەن، پێگەی هەرێمی کوردستان بۆ ئێران گرنگە و بە ئاسانی ژواز لە ئەو پێگەیەی خۆی لەناو ئێرانە لەناو هەرێمی کوردستان نایەنێ و ئامادەیە هەموو قوربانیەک لە پێناو پاراستنی هەرێمی کوردستان بدا تا ئەوەنەی بێنێتە ژێر کۆنتڕۆڵی خۆی، هەروەکو مامەساژ ئاماژەی پێکا گرنگە بۆ هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی هاوسەنگ مامەڵە لەگەڵ دەسەڵاتە ناوچەیەکان و نێودەوڵەتیەکاندا بکات. بەڵێ سپاس دەکەم کاتمان تەواو بوو. سپاس بۆ بەڕێزان ئەرکان ئەحمەد جاف شارەزای کاروباری ئێران لە هەڵەبجەوە لەگەڵ مابووی، هەروە کار و خوشناو سەرۆکی ئینستیتوتی توێژینەوەی ئەمریکی کوردی کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.